کردووە هەم ئەو دەستگایە کە دروست دەکرێت. پەرلەمانتاران و شارەزایان لەگەڵ ئەوەن لە هەرێمی کوردستان یاسایەکی یەکگرتوو بۆ پرسی بیمە و دەستەبەری کۆمەڵایەتی هەبێت. بەو پێی لە ڕابردوو یاساکانی ئەو بوارە وەکو پێویست جێبەجێ نەکراوە. دیارە ئێمە لە درێژەی کار و چالاکیەکانمان وەکو تۆڕینەوە بۆ ڕێکخراوە مەدەنیەکان بە هاوکاری و هەماهەنگی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان هەوڵماندا ئەو ڕەشنووسەی ساڵی 2015 خولی پێشووی پەرلەمانی کوردستان کە تایبەتە بە دەستەبەری کۆمەڵایەتی و بیمەی کۆمەڵایەتی و پاراستنی خێزانی لە هەرێمی کوردستان دووبارە هەمواری بکەینەوە بیگەڕێنینەوە بۆ حکومەت هەرێمی کوردستان و هەروەها پەرلەمانی هەرێمی کوردستان لە خولی ئێستا کاری لەسەر بکە. دیارە ئامانجمان بۆ ئەوەیە مەسەلەی پاراستنی تۆڕی خێزانی و بیمەی کۆمەڵایەتی و هەروەها بیمەی کرێکاری یەکێکە لەو فاکتەرە گرنگانەی کە لە کارنامەی حکومەت هەرێمی کوردستان کابینە تازەکەی ئاماژە پێکردووە بۆی بتوانین یاسایەکی چاک دەربکەین بە تایبەتی ئەو یاسایە تایبەت بێ بە چینی هەژاری و خێزانی لە ناو کۆمەلگای کوردی کە کارمەندامان دەگرێتەوە کرێکاران دەگرێتەوە هەروەها ئەوانە دەگرێتەوە کە ڕیعایی ئیجتیماعی دەیانگرێتەوە بۆیە بتوانین بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ پەرلەمانی کوردستان و هەروەها حکومەت هەرێمی کوردستان باشترین یاسا دەربکەین لەو بوارەدا کە یاسایەک بێ لەگەڵ گۆڕانکاریەکانی کۆمەلگا هەروەها گۆڕانکاریەکانی جیهانی یەکان گیر بکرێت. پەرلەمانتاران و شارەزایان لەگەڵ ئەوەن لە هەرێمی کوردستان یاسایەکی یەکگرتوو بۆ پرسی بیمە و دەستەبەری کۆمەڵایەتی هەبێت. بەو پێی لە ڕابردوو یاساکانی ئەو بوارە وەکو پێویست جێبەجێ نەکراوە. پێم وایە بە پەسەندکردنی ئەو یاسایە یەکێک لە گرفتە هەرەسەرچیەکانی کۆمەڵگەی ئێمە کە پەیوەندی بە دادپەروەری هەیە یابات دەتوانم بڵێم پەیوەندی بە چاودێری کۆمەڵایەتیەوە هەیە پەیوەندی بە دەسەبەری یا بیمەی کۆمەڵایەتیەوە هەیە پەیوەندی بە هەموو ئەوانەیە هەیە ئەو توێژەی کە لە خوار هێڵی هەژاریەوە هەیە پێم وایە دەتوانێت چارەسەرێکی گونجاو کە دڵنیایی تەواو بداتە کۆمەڵگای ئێمە بۆ ئەوەی دادپەروەری بەرجەستە بکەین لە کوردستانە سەبارەت بەو توێژانەی کە لە کۆمەڵگەی ئێمە ئەرچی حکومەتە تەبعاً ئەم یاسایە بە شێوەیەک ڕێکی خستووە هەم ئەو توێژەی کە دەیگریتەوە و هەم ئەو دەستگایی دروست دەکرێت و هەم ئەو داهاتەی کە دابین دەکرێت بۆ ئەو پێداویستێنە ئێمە پێمە وایە یاسا هەیە پەرشۆبڵاوە کۆن بووە یا جێبەجێ ناکرێت بەڵام ئەم یاسایە لە پرۆژەیەکی گشتگیر توانیوێتی هەموو ئەو توێژانە لەخۆ بگرێ و بم بەجێبەجێکردنی ئەو یاسایان بە پێشکەشکردنی لە پەرلەمان دەتوانم بڵێم گرفتێکی گەورەی کۆمەلگای ئێمە چارەسەر دەکات کە پەیوەندی بە ئاشتەوایی کۆمەڵایەتیە. یەکێتی پەرلەمانتارانی کوردستان کە مسودەیەک یان پروژە یاسایەک ئامادە کرا لە بۆ بابەتی گشتگیرە تقریبا ینی بابەتی زمانە بابەتی دڵنیاییە بابەتی ڕیعایەیە بابەت ینی کۆمەلێک بابەتن بە حقیقەت ئێستا مناقشە لەسەرەکەینە کە ئایا چون ئەو هەوانە هەموو ڕێک پێک ڕێی بخرن ئایا دەکرێتن هەموو لە ناویڵێک یاسادا جیان بکرێتەوە یان دەکرێتن جابن ینی هەریەک و بچوونەکانە وەزارەتەکان تێدانە و ئەندام پەرلەمانەکانی خۆلی پێشتر تێدانە حتما دانیشتنی زۆرتری دەوێت لەوانەیە پەرلەمانتارانی ئێستاش کە لە لژنەکانی کۆمەڵایەتینە بەشداری تێدا بکەن و وەزارەتەکانیش بەڕاستی معنینە بە بەعزێک وەزارەت معنینە بە تایبەتی وەزارەتی داراییە. یاساناسان و شارەزانی بواری ئابووری تاکید دەکەنەوە بە دەرکردنی یاسایەکی تایبەت و یەکگرتوو بە دەستەبەری کۆمەڵایەتی مافی هاوڵاتیان دەپارێزێت هاوکات متمانەیەکی زۆر بۆ کەرتی تایبەت دەگەڕێنێتەوە. ئەمەش پێویستی بە ڕەزامەندی حکوومەت و دەنجی پەرلەمانی کوردستان هەیە. تا عەبدوڵڵا گەری کوردستان هەولێر.